يعني تقريبا اتوانم بڵم تەمەنێکە کتێب خوێن و ژمارەیەکی زۆر کتێب خوێندوەوە بەڵام یەکێک لەو کتێبانەی کە هەتا ئێستا پێی کاریگەرم و کاریگەریەکی زۆری لەسەر من بووە تەفسیری خاڵ بە دەقیقی جزمی سیهەم جزمی ئەمەی تەفسیری خاڵەکە لە ساڵ 1986 لە قۆناغی دوی ناوەندی بووم. ئەم کتێبە قەزا و قەدەر دەستم کەوت و خوێندمەوە زۆر پێی کاریگەر بووم و بە تایبەتی زمانێکی کوردی زۆر سادە زۆر باسی نهێنی ناو قورئان و باسی قورئان و دابەزینی قورئان و ئەمانەیە کرد شتەکان هەموو بەلامەوە تازە بوو قسانە و زۆر پێی کاریگەر بووم. مزانی ئیسلام و دینداری کۆمەڵە چیرۆک ئەو جۆرەشتانەی بەڵام کاتێک کە تەفسیری خاڵم خوێندەوە زانیم کە نەخێرە ئیسلام کۆمەڵە چیرۆک نییە. ئیسلام ئاەتەکانی قورئان ئەم مەفهومە جوانە و ئەم سیستەمە جوانەیەکە لە قورئانە خی گەورە دای بەزانەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم چ لە ڕووی عەقیدەی و ئیمانیەوە چ لە ڕووی تەشریعاتیەوە چ لە ڕووی ئەخلاقی و ئاکاریەوە کە ئیسلام لەم سێشتا ئەتوانین کۆی بکەینەوە. ئەم تەفسیری خاڵە بە تایبەتی جزمی عەم وە زۆر پێی کاریگەر بووم و زۆر بیرکردنەوەی منی گۆڕی لەو کاتە لەو تەمەنە مناڵەیە و یەکێکەتی لەو شتانی کە زۆر بەلامەوە تازە بوو لە ناو تەفسیرەکە باسی ئەعجازی علمیەکە ئەعجازی زانستی قورئانەکە زۆر بەلام و غەریب و تازە بوو و تا ئێستش ئەو چەمکانە ئەو مەفهومانەم خۆشەوێ چی ئەعجازی علمی بێت چ تەفسیر بێت چ شێخ محەممەدی خاڵ بێ هەتا ئێستا ئەم شتانن مێشک و زاکیرە و زیهنی منیان داگیر کردو و هەتا ئێستش بەردەوام لە خوێندنەوەی تەفسیری خاڵ و چەندێک کۆڵینەوەیکشم لەسەر تەفسیری خاڵ کردو سپاس بۆ خی گەورە دوو کتێبشم لەسەر شێخ محەممەدی خاڵ ئامادە کردو و لە کۆبەرهەمەکەش یا دەستێکی باشمان هەبوو لە کۆکردنەوە و چاپکردن بڵاوکردنەوە کە ئەم ساڵ توانیمان کۆی بکەینەوە لەگەڵ ناوەندی خاڵەوە بڵاوکرایەوە. یادەوەریەکی زۆر خۆشم لەگەڵی هێتانم بڵم لە ساڵی 86 بەشێکە لە تەمەنی من تەفسیری خاڵ و مێژووی شێخ محەممەدی خاڵ و دواییش هەر لە ڕێگەی تەفسیری خاڵەوە توانیم هەموو کتێبەکانی تریشی بخوێنمەوە زۆر پێی کاریگەر بم. ئەو کات ئێمە بڵین تەلەبێ متەوەسە ئەو ناوەندی ئەوانە ئەوە نییە کە بچێت بۆ ماڵام گەڕێ و سەردانی پیاوێکی گەورە شێخ محەممەدی خاڵ بکە بەڵام لە ناخی خۆمە خۆشمی سۆشم زانی کە لە ناو سلێمانیایە و ماڵشە لای وەرزیەوەیە ڕۆژێکیش قەدەرن لە بازار بووم لای مزگەوتی گەورەوە ئەڕۆیشتم سێر لافیتێکی ڕژ نووسرا بوو دڵگرانین بە کۆچی دوای شێخ محەممەدی خاڵ هەتا ئێستا ڕسمی لافیتەکەش و ڕسمی دیوارەکەش و کە ئەو کاریگەریش کە ئەو لافتەیم خوێندەوە لەسەر دڵ و زێهن و گیانی من ماوە. ڕەنگە کۆمەڵە کتێبێک کاریگەری لەسەر من بۆ بێتە کتێبەکانی شێخ محەممەدی خاڵ هەمان بەگشتی کاریگەری لەسەر من بۆ ئەو بوارانی کە شێخ محەممەدی خاڵ زۆر حەزی لێ بووە بواری مێژوو بواری ئەدەب بواری تەفسیری قورئان هەتا ئێستا خۆشم حەزم لەو بوارانە هەیە ئیشی تیاکەم لە بۆ کوردی فێربوون و کوردی زانین شێخ محەممەدی خاڵ هەژاری مکریانی کاکە حەمەی مەلاکەریم ئەمانە هەژار مکریانی و وەک دکتۆر کەمال مەزەریش لە مێژوو خوێندنەوەی کتێبی مێژوو نووسینی مێژوو بە شێوەیەکی ئەکادیمی علمی زۆر سوودێکی زۆرم لێ وەرگرتووە تا ئێستا ئەو نووسەرە گەورانە کتێبەکانیان لای من هەیە و بەردەوامە چمەوە سەر کتێبەکانیان و کاریگەری زۆریان چ لە بیرکردنەوە چ لە نووسین چ لە خوێندنەوەی منە کاریگەری خۆیان جێهێشتووە. ئەتوانم بڵێم ژمارەیە کتێب منی گریانەوە بەس هەر تەبیعەتی پیا وایە بە گریان و زۆر جوان نییە گریان هەر ڕەنگە بڵم بۆ ئافرەت جوانە ئەوانە پیا و دیمەنێکی ناشرینی هەیە کاگریوە زۆر بەشمە لەناو خێزانی خۆمانە لە ڕوومان نایە بە ئاشکرا بگرین. زۆر کتێبنی گریانوە ساڵی پارەوەی کە لە یادم بێ کتێبێکم خوێندەوە یاداشتەکانی کاک عاسی ڕەنگە جەنابیشی بینیمێتی کە بە شێوەیەکی زۆر کاریگەر نووسیوێتی و کۆمەڵە چیرۆکی تراژیدیای تایە بە تایبەتی چیرۆکێکی تایە باسی پەخشان و دکتۆر حەمیدەکە ئەو چیرۆکە چەند جارێک منی گریانوە. تەبیعەتی بەشەر وایە ڕەنگە هەموو پیاوێکی گەورە حەزکا خزمی بێ هەموو کتێبێکی جوان حەزەکاهی ئەو بێ هەموو شتێکی جوان هەموو حەزەکاهی ئەو بێت تەنانەت زۆرجار ڕەنگە بەلای ئۆتۆمبیلێکی جوان ئاڕۆی حەزەکەی ئۆتۆمبیلێشی تۆ بێ منیش هەر کتێبێکی جوان و بە پێز و بەهێز و پڕچێش کە خوێندومە تومە خۆزگە ڕۆژێکش من نەمتوانی کتێبێکی وام ئەنووسی و سوودی بە خەڵکی بگەیانایە. ئەوەی لە یادم بێ ئەو کتێبانەی کە چەند جارێک خوێندومەتەوە بەرەو ڕێبازی ئیسلامیکێکە ئەو کتێبانش کاریگەری زۆری لەسەرم بۆ کاتی خۆی مستەفا عەبدوڵڵا خۆی مامۆستا جەعفەر کردوێتی بە کوردی بە ناوی باوکیەوە مستەفا عەبدوڵڵا کاتی خۆی بڵاوی کردو دواتریش جارێکە چاپەوە و ناوەکەی خۆی خستە سەری بە تایبەتی لە هەفتاکانە خەڵکی نەیوێرە زڵێ کردەوە لەوەی باز هەندێک کتێب بە ناوی خۆی بە تایبەتی کتێبانی باسی کوردایەتی و باسی ئیسلامەتی وانیانە کرد ناوی خۆیانیان لەسەر نووسی و کتێبە ڕەنگە زیاتر لە جارێک خۆی ئەسڵەن کتێبەکەی ئەبوو عەلای مەودودی ئەو کردوێتی بە کوردی و زۆر بە شێوەیەکی سەرکەوتووانەش کردوێتی بە کوردی ڕەنگە ئەم تەفسیرەیەکێک لەو تەفسیرانە بێت چەندین جار چوومەتەوە سەری جوزئی سیهەمی تەفسیری خاڵ کە خوێندومەتەوە کتێبی مێژووی کەمال مەزەر چەند جار چوومەتەوە سەری ئەو ڕۆژانەی نیشتیمانی هەمووان بوو لەم ساڵانە کاک هەواڵ کوێستانی بڵاوی کردو یاداشتەکانێتی زیاتر لە جارێکم خوێندوەتەوە کتێبێکی ینی بە زمانێکی شیعری زۆر بەرز و زۆر جوان نووسراوە حەزەکەی بەردەوام جارێتی بچیتەوە سەری بیخوێنیتەوە ئەوانی کە لە یادەمێم کتێبانە چەند جارێک چوومەتەوە سەریان ئەگەر هەمیشانم لە بەرگەوەی بۆ بەرگ جاردن خوێندەوە چەند بەشێکم لێ خوێندوونەتەوە.
لە خوێندنەوەی هیچ کتێک پەشیمان نیم تەنانەت ئینگلیز ئەڵێن هیچ کتێبێک خراپ نییە ئەگەر کتێبێکیش خراپ بێ کاتێک خوێندن فێر دەکا کە کتێبی خراپ چۆنە بەڵام لەوانەیە توانم بڵم کتێبی خراپم نەخوێندەوە هەموو کتێبێک نرخ و بەهای خۆی هەیە و کاریگەری خۆی هەیە شتێک کە نووسرا کە ئەیخوێنیتەوە تەنانەت ئەگەر لاوازیش بێت لە ڕووی زمانەوانی لە ڕووی ناوەڕۆکۆ تۆ سوودی لێوەرەگری کە بۆ زمانە لاوازە بۆ ناوەڕۆکۆ لاوازەشن نەنووسی ئەم تەفسیرە فێر دەکا کە قورئان ئەڵێکی و چیمان پێڵێ دینداری چۆن و چۆن دینداری ئەکرێ ئەومان فێرەکە فێرمانەکە کە ئیمان چیە بنەمەکانی ئیمان چییە فێرمانەکە کە قورئانی مەکی و مەدەنی چییە ئەم قورئانە چۆن دابەزێەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماوەی 23 ساڵە یەکێکی تر لەوانە ئاشنات ئەکا بە بەرهەم و تێز و ئەفکاری بەتایبەتی زانایانی میسر بەتایبەتی زانایانی مەدرسەی ئیسلاحی ئیسلامی جەمالەدینی ئەفغانی محەممەد ڕەشید ڕەضا و شێخ محەممەدی عەبدە و سەید قوتب الدەیان زانە گەورەکانی میسری سەش وای کردووە کە هەتا ئێستا لە زەینی خۆمە هەر کتێبێکە میسری نووسیبێتی کتێبێکی چاکە بەتایبەتی ڕائیدی فکری چ وەکو فکری تاز نوێی ئیسلامی چی وەکو فکرە تازەکانی تر کە هەمووی لە ڕێگەی نووسرە گەورەکانی میسر لە وڵات بەتایبەتی خۆمان کوردستانی خۆمان کە هاین لەژێر هەژمون و کاریگەری ئەدەبیاتی عەرەبیە تەنانەت چەپەکانی لە ڕێی کتێبە میسرەکانەوە بوون بە چەپ ڕۆمانەکانی مەکسیم گۆرگی و ئەو ئەکرا بە عەرەبی لە نووسرە گەورەکانی میسریان کرد دوای هاتە عێراق و لە وڵاتی خۆشمانە بڵاو بۆ چەپەکانیان خوێندەوە ئەتوا فکرە ئیسلامیەکەش ڕابوونە ئیسلامیەکەش فکرە جوانە ئیسلاحی ڕیفۆرمە تازەکەش هەر لە ڕێگەی نووسرە گەورەکانی میسرۆ هات کاتێک کە شێخ محەممەدی خاڵ باسی ئەو ناوانەکە و باسی کتێبەکانیەکە ئەمە ئاسۆی فکریت فراوانەکە کە تۆش ئەمانە خەڵکانێک هەن کە وەکو شێخ محەممەدی خاڵ پێشتر بیریان کردوتەوە مەدرسەیەکی فراوان و ئێمەش ئەچوینە گەڕاین بە دوای کتێبەکانیان و پەیامانە کردو ئەمان خوێندەوە سوودێکی زۆرمان یعنی لە ڕێی تەوجیهاتەکان و ئاراستەکانی ناو کتێبەکانی شێخ محەممەدی خاڵەوە توانیمان کە کۆمەڵە نووسەری گەورە بناسین و نووسین و تێزەکانیان بخوێنینەوە ئەوەش یەکێکتر بوو لە سوودەکانی یەکێکتر لە سوودەکانی ئەوەیە کە بە کوردیەکی پەتی ڕەوانی زۆر جوان نووسراوە فێری ئەکا کە زمانی کوردی چەنێ جوانە چەنێ پاکە چەنێ ناسکە بەتایبەتی ئەو کوردی جوانی کە شێخ محەممەدی خاڵ پێی نووسیوە بەتایبەتی لەو کات و سەردەمەشاتە ئەم ساتەش ڕەنگە بڵێن ئێمە بۆ سیفەتێک ئێمە عەرەب نین سەقافەمان عەرەبیە بۆی لە مەفهومی ئاەتێک مفرەدەیەکی عەرەبی تێبگەین ڕەنگە باشترین سەرچاوە بۆی گەڕینەوە تەرجەمەی تەفسیری قورئان بێ کە شێخ محەممەدی خاڵ کردوێتی تەرجەمەی کردو دوای تەفسیلەکەی لەژێر تەرجەمەی ئاەتەکانی شانووسیوە سوودێکی زۆرمان لەمانە وەرگرتووە بۆ تێگەشتنی فەرقی بڕوا و باوەڕ چییە شێخ محەممەدی خاڵ فێری ئەوەتەکە و دەیان مفرەدێتریشمان هەیە کە لێرە باسی ئەکا شێخ محەممەدی خاڵ لە ساڵ 1970 کاتێکە شێخ محەممەدی خاڵ بەتایبەتی لەو ڕۆژەشە ڕۆژێکی ڕەش بوو کێ ئێوەران نامە بنێرە بۆ پێشمەرگە بەتایبەتی پێشمەرگەش لە ئاستێکی نەوشیرۆ مستەفا بێ شێخ محەممەدی خاڵ لە ساڵ 1970 جوزئی سێهەم و یەکێکتر لە جوزەکانی وازان هەر ئەم جوزئی سیهەمەیە مش لە 79 چاپ بووە نامەیەکی بۆ نەوشیرۆ مستەفا نووسیوە ئەم دوو بەرگەشی لە تەفسیرەکەی بۆ ناردووە نەوشیرۆ مستەفاش کە زۆر خۆشحاڵ بووە لە ژیانمە زۆر دیاری و شتی نایبم بۆ هاتووە لەلایەن دۆست و خۆشەویست و هاوڕێکانمەوە بەڵام لە ژیانمە هیچ دیارێکم بەقەی دیارێکی شێخ محەممەدی خاڵ پێخۆش نەبووە دوای نەوشیرۆ مستەفا نامەیەکە نووسێ بۆ شێخ محەممەدی خاڵ نەوشیرۆ مستەفا کابرایەک بۆ مجاملەی نەکە تااقەتی مجاملە و بڕای بە مجاملە نەبووە لە ژیانمە بە کەسم نەوتۆ دەست ماچەکەم بەڵام لەو نامە نووسی بەڕێز مامۆستا شێخ محەممەدی خاڵ هەردوو دەستە پیرۆزەکەت ماچەکەم ئەوەنە پێی کاریگەر بۆ بەرنامەکەی و بە نووسین و نووسراوەکانی و ئەم دوو بەرگەی کە تەفسیرەکەی بۆی ناردووە باشترین هاوڕێ کتێبە کتێب بە بێدەنگی بە ئارامی فێرت دەکا کە چاک و خراپ چیە فکرت دەکاتەوە ئاسوی فکرت فراوە نەکاتوانێت عەقلیت بە پێزەکە بەهێزەکە ئێمە زۆر جار بۆی جەستەیی بەهێز بینەچین وەرزشەکەین ئەی چۆن توانە عەقلی و ژیری و هینەکانی خۆمان فراوانکەین ڕۆشنبیرەکانی خۆمان فراوانکەین تەنها سەرچاوە کتێبە من بڕۆم بەوە نە لە ڕووی فەیسبووکەوە نە لە ڕێی جەریدە و نە لە ڕێی ئینتەرنێتەوە ناتوانانی هیچ شتێجێکی کتێب ناگرێتەوە باشترین هاوڕێیەک باشترین شتێک کە ئینسان تەمەنی خۆی کاتی خۆی پێ بەسەر بەرێ خوێندنەوەی کتێبە کتێب فێری زمانتەکە کتێب فێری بیرکردنەوەتەکە کتێب باسی ڕابردوت بۆەکە کتێب باسی ئێستات بۆەکە کتێب فێری شتەکە کە لە داهاتووە چۆن هەنگاو هەڵبگری هیوادارم کە ئەو کەسانی گوێیان لێمانە هەموو کاتێک کە تەرخەمی نەکەن و بن بە خوێنەرێکی جدی کتێب و هەموو کاتێک کتێب هاوڕێیان بێ.